کۆتا پێنج کورسیان درا لە 92 لەبەرەوە حرەکەی ئاشووری هەبوو و حرەکەی ئاشووری ناو بەرەی کوردستانی بوو مراعاتی کۆتای مەسیحیەکان کرا یان ئاشووری کرا بە هەر سێ تایفێک کلدان سریان ئاشووری لە دەورەی دووەمی پەرلەمان بەحساب لە بۆ جوانکردنی ڕووی هەرێمی کوردستان پێنج کورسی دیکەش درا یعنی غەیر ئەو پێنجەی ئاشووریەکان پێنجی درا تروکمانیش کرا 11 یعنی ئەدارە کورسی 11 هەر هەدیەکی زۆر سیر بوو یەک لە پەرلەمانتارەکان پێشنیاری کلۆزم کاکتار زانباز بوو بالئەسڵ پێشنیاری پێدانی کورسی کۆتا یعنی 5 زائیدەن 5 زائیدەن یەک لەسەر پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام لە باتی ئەوەی ئەو کۆتایانە ڕووی هەرێمی کوردستان جوان بکە ڕووی هەرێمی کوردستانی زۆر ناشرین کرد لە باتی کۆتا ببنە بەشێک لە بڕیاردان لە هەرێمی کوردستان لایەنی کەم قسەیان لەسەر خواست و ویستی خۆیان هەبی لەڕێی ئەو کۆتایانەوە فەرامۆش کران یعنی ئەو کۆتایانە چوونە پەرلەمان نوێنەرایەتی کۆتایەکانی خۆیان نەکرد یان نوێنەرایەتی پێکاتەکانی خۆیان نەکرد بوونە بەشێک لە ململانەی نێوان کورد و کورد لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان و تەسیرێکی زۆر سلبی و خراپیان کردە سەر ململانەی سیاسی لە کوردستان لە ئاخری انتیخابات پارتی 45 کورسینە و لەبەرەوەی دا لە بۆ 11 کورسی مسۆگەر بوو زۆرینەیەکی خۆسەپێری لە کوردستان دروست کرد کە پارتی بەرەو غرورێکی زۆر گەورە برد بەرەو ئەو غرورەکەی ئەوەندە گەورە بوو سەری لێ شێوا لە بڕیاردان بەڕاستی تووشی بڕیاری هەڵەی کرد وای لێ کرد ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبە سیاسیەکان و خەڵکی کوردستانی هەمووی خستە گۆشەیەک کە محکەمەی ئیتیحادی بڕیاری نادەستووری ئێمە پێمان خۆش ینی بڕیاری لابردنی کۆتا لە کوردستان بە تەواوی بڕیارێکی نادەستووریە بەڵام ئێمە پێمان خۆش بوو لەبەر ئەوەی ئەو 11 کورسیە ببوونە سەبەب و سەرێشە لە بۆ کورد بۆ ئێمانان وەکو حیزبە سیاسیەکان وەکو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لەبەرەوەی پارتی بڕیاری ینی بڕیاری خۆی دەسەپان لە ڕێی پەرلەمانەوە وە ببوونە سەرێشەش بۆ پێکاتەکان چونکە لەلایەک یەک دنیا حزبی سیاسی تورکمان مەسیحی دروستکران کە نوێنەرایەتی پێکاتەکانی خۆیان ناکەن ینی دروست کراون بەرحاڵ نە لە ناو پەرلەمان پێکاتەکان توانیان نوێنەرایەتی خۆیان بکەن ینی ئەوانەی لە ناو پەرلەمان نوێنەری پێکاتەکانی خۆیان نین بەڵکو نوێنەری ئەو حیزبانن کە لە ڕێی دەنجی تایبەتەوە ئەوانیان کردە پەرلەمانتەر و لە ناو حکوومەتیش لە ناو دەسەڵاتی تەنفیزیش بە هەمان شێوە نانتوانی ینی نوێنەرایەتی خۆیان بکەن بەڵکو حیزبە سیاسی کوردیەکان داهاتن وەزیری ئیتیساڵاتیان دانا پارتیە مەسەلەن وەزیری تەربیە نیە وەسیعی پێک مهم ئەوانەی کە چوونە ناو حکوومەت دانران لە حکوومەت نوێنەرایەتی پێکاتەکانیان نەکرد وە پێکاتەکان بە سەبەبی ئەوەی گوایە نوێنەریان هەیە لە پەرلەمان ماڵوێران و قوربەسەر بوون لە هەمووی خراپتر بوونە بەشێک لە ململانەی سیاسی لە هەرێمی کوردستان کە خۆیان ئاگادار نین یعنی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کەس نوێنەرایەتیان کە تێبینیان زۆرە بالمناسبە لەسەر ژیانی خۆیان لە هەرێمی کوردستان بەڵام کەس نییە ئەو دەنگیان بگەینێ ئەوانەی لە پەرلەمانن پارتی بوون و لەبەر حساباتی سیاسی نانەتوانی دەنجی پێکاتەکان بگەێنن ئەوانەی لە حکوومەتیش بوون لە پارتی تر بوون کە قسەیان دەکرد ئێستا وەزیرم بینیوە یان جێگری سەرروج پەرلەمان یعنی لە باتی ئەوەی ببنە سەبەبی ئەوەی خەڵکی کوردستان تەعاتوف لەگەڵ پێکاتەکان دروستکە دەبوونە سەبەبی ئیستیفزازکردنی خەڵک بەداخەوە تەبان من پێم وایە پێکاتەکان ئەوانەی ینی نوێنەرایەتی حەقیقی پێکاتەکان دەکەن وەکو حزبی سیاسی کە من پێم وایە ژمارەیان کەمە بەرەی تورکمانی سەرباری ئەوەی کە تێبینی سەر هەیە بەڵام هەر حزبە هەیە کە نوێنەرایەتی تورکمانەکان دەکەن لە کوردستان و لەناو مەسیحیەکانیش حرەکەی ئاشووری کە ئێستا بوویتە یەک ئینشقاقیان کرد بەڵام ئێستا هەر ئەوانیش نوێنەرایەتی ئاشووریەکان دەکەن بەگشتی هەر ئەو دوانە ئەوانش غایبن چەند جارش خۆپیشاندانیان کردووە لەوەی کە بتوانن ئەو ڕێڕەوە ڕاستکەنەوە یعنی حزبی کارتۆنی دروستکە پەرلەمانتاری بەدەنجی کورد دەربچێنە پێشی ئەوەی بگاتە ئەو غرورە یعنی ئەو زۆرینە خۆسەپێنێ لە کوردستان ئەو زۆرینە دیکتاتۆری لە کوردستان پێشنیار هەبوو سندوقیان بۆ جوداکەنەوە تۆماریان بۆ جودا بکەنەوە بۆ ئەوەی بتوانن هاوڵاتیی تورکمان لە هەرێمی کوردستان لە هەولێر بتوانین دەنگ بداتە کاندیدێکی خۆی تورکمان لە هەولێر ئەوان لە دلی ئەو یعنی ئیرادەیان لێ سەلب کرا ئیرادەیان لێ زەوت کرا ئێستا لەم دۆخی ئێستاش هەر پێشنیارێک بکرێ لە دابەشکردنەکەیان یعنی لە دانانی پێنج کورسیەکە 2 بە 3 یان بە هەر ژمارەیەکە لە دابەشکردنەکە لە هەر ئالیەتێک لە بۆ دانانی کۆتا دیسان لێزەوتکردنی ئیرادەی پێکاتەکانە کەس پرسی بە پێکاتەکان نەکردووە ژمارەتان چەند کورسیتان پێویستە
کەس پرسی پێ نەکردن ئایا ئێوە چۆن دەنگ دەدەنە خۆتان باشە گریمان ئەوە لە سجلی لە قەیدی عامی ئاشوریەک نووسراوە ئەو مەسیحیە با مەسیحی نووسراوە ئەیچی لە تورکمانێک بکەین چۆن بزانین من بۆ گریمان من کاندیدی یەک لە پێکاتەکانی تورکمانم چۆن بزانم ینی من چۆن بسەلمێنم کە من تورکمانم تا وەکو کاندیدی تورکمان بچمە چێپڕچێوە ئەو هەموو گرفتن بەڕاستی ئەمە لە بیدایەتەوە ڕێڕەوەکە بە هەڵە هاتووە و حزبی سیاسی کوردی لێ بەرپرسە ئەم دۆخی ئێستا و ئێمە وەکو هاوڵاتیانی کوردستان لەم کۆتایە زەرەرمان کرد و ئەوان زەرەریان زۆر زیاتر کرد وەکو ئاشوریان کردان سریان یا تورکمان دەستان خۆش